هەڵپەرچەیە زۆر شتی تر ئایا کەسێکیش هەیە کە وەزارەتێک هەیە ناوی وەزارەتی ڕۆشنبیری و لێرە مدیری عامی ڕۆشنبیریان هەیە ئەبرێ بەڕێگاوە و ئەم شارەی ئێمە فستیڤاڵی سینەمای تیاکراوە فستیڤاڵی شانۆیی تیاکراوە بۆ دەقی کوردی زۆر حاڵەتێتە لەگەڵ ئەوەشا ئەگەرچی دەستخراوەتە بینە قاقەی بەهۆی باری ئابووری و داراییەوە بەڵام من لێرە پیرۆزبایی لە خۆشەویستێک مەکەم کە ناوی جەزای سازە ئەم کوڕە هەتاکو ئێستا یەک کەس هاوکاری نەکردەوە بەڵام توانیوێتی هەموو چوارشەمانێک لە قاوەخانەی کەلتوری زەردەشتی فەرمانبەران هەموو چوارشەمانێک ئێوارێکی تایبەتی داناوە کۆمەڵێ گۆرانی بێژ یا کۆمەڵێ ئەکتەر و هونەرمەند و ڕۆشنبیر وەکو شاعیر و وەکو زۆر حاڵەتەکانی کە دووسێ سعات ئەمسێ دروستکە و خەڵکەکە ژێن بۆ بینینی هەتا ئێستا کۆڕی ناوە ئەنجا ڕادیۆیشیشی داناوە ناوی ڕادیۆی بابانە وابزانم کاکە بەڵێ مەش لێ بەرنامەیەکمان لەوێ بەرنامەی هەیە ئەمە تایبەت وەکو ڕادیۆی تەکسیش هەیە ئەم بەرنامەی ئەمان کە ڕادیۆی بابانە ڕێک ئەوەیە یەکەم ڕێکلامیژەکە دوو هەمیش پەخشی خۆی ئەمان لە ڕووی قەیرانەوە بۆ نمونە دەستخۆشی لە کاکجەزا و لە هاوشێوەکانی ئەوەکەین ببوورە کە نمونەیەکی جوان و نانێشتە قەیران بینەوە سەر حاڵەتەکانی تر من شتێکە بواسکەم پێش ڕەمەزان 30 حەلقەمان هەبوو تەسجیلمان کرد هەموو شتێکی ئامادە بوو بڕوا بکە بردمان بۆ حەچی تەلەڤیزیۆنەکانەیە هیچی بۆیان لێ ناین نمونەیشمان بۆ سیمپڵیشمان بۆ بردن